بەڕێزان وەکو لە سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی تالاسیمیایە کە یەکێکە لە نەخۆشیەکان و لە کوردستانیش ڕێژەیەکی بەرچاو لەم نەخۆشانە هەن و هەتاوەکو دێت بەداخەوە ئەم نەخۆشانە با بڵێن لە زیادبوونایە بۆیە کۆمەڵەیەکەن ڕێکخراوەکەن کە ئەم نەخۆشانە لە خۆ دەگرن و کار لەسەر دابینکردنی خوێن بۆم نەخۆشان دەکەن چونکە وەکو وریشمان ئەمە نەخۆشیەکە کە نەخۆشەکە ڕەنگە هەتا کۆتایی ژیانی پێویستی بەخوێن بێ و کۆمەڵە گرفتیان هەیە زۆر جار بەهۆی دەستنەکەوتنی ئەو خوێنانیان بە کۆمەڵە گرفتی ترەوە کەسەکە گیان لە دەزەدا و مێدەکەین هەمووتان دوور بن لە دەرد و بەڵە و بە هیوای سەلامەتی بۆ هەموو نەخۆشانی تالاسیمیا بۆی کە زیاتر گفتوگۆ دەربارەی ئەم بابەتە بکەین میانداری خات و دیدار بەکرمان کردووە ئەندامی کۆمەڵەی تالاسیمیا بەخێر بێ سپاس بە ئامادەبوونێت با پێناسەیەکی نەخۆشیەکە بکەینەوە ینی ئەم نەخۆشیە چییە ئەگەر کۆمەلگە پێی ئاشنانە و بێت تا ئێستا با بزانین چۆن پێناسی دەکرێت. زۆر سپاس. ئەمڕۆ 85 یەتی نەخۆشی تالاسیمیایە بەداخەوە هەرێمی کوردستانیش بەدرنیە لەم نەخۆشە. تالاسیمیا نەخۆشیەکی نەخۆشیەک لە باوانەوە گوازرێتەوە بۆ چەکانی واتە ئەمە نەخۆشیەک نیە لە لە دایک بوونەوە دروست ببێ یان کەسێک تووشی ببێ مناڵەکە هەر لە سەرەتای دروستبوونی لە سکی دایکە دروستە بێ. ئەم نەخۆشیە کاتێک دروستە بێ کە دوو کەس زەواجەکەن کە هەڵگری جۆرێک لە جۆرەکانی تالاسیمیا بن. سێ جۆر تالاسیمیامان هەیە، مایجەرمان هەیە، ماینەرمان هەیە و ئینتەرمیدیامان هەیە. کاتێ دوو کەس زەواجەکەن ئەگەر هەردووکیان هەڵگری سیفاتێک لە سیفاتەکانی تالاسیمیا بن ئەوە بە دڵنیایی و مناڵەکانیشان هەڵگری جۆرێک لە جۆرەکانی تالاسیمیا بێت. ئەو سێ جۆرە جیازی چییە کە باست؟ ئەو سێ جۆرە تالاسیمیای مایجەر ئەو کەسەکە لە دایکبوونیەوە هەتاکوونێ کۆتایی تەمەنی پێویستی بە خوێن و عیلاج وەرگرتنە و تالاسیمیا ئینتەرمیدیا واتە ناوەندە ئەمە کەمتر پێویستی بە خوێنە زیاتر پێویستی بە چارەسەری پزیشکیە واتە عیلاج و ئەو شتانە لە کاتی پێویستی نەشتەرگەری ئەو شتانەیە پێویستی بە خوێنە بێ یان ساڵی جارێک. تالاسیمیای ماینەریش ئەوە لە 6 بۆ 5 خەڵکی ئاسیا هەڵگری ئەم تالاسی واتە بەس هەڵگری سیفەتەکەی و پێویستی بە عیلاج و دەرمان نابێت. باش خاتون ینی کاتێک خوێن کەمەکەیان ئەم نەخۆشە بێ بە بەردەوام ئەو بەشانەی ئەو فیئەیکە بێ خوێنی تێ بکرێت ئەم خوێنە چی لێدێت؟ یعنی سە بۆنە تۆمە ئەم پەرداخی لە ئێمە ئاویتایە بۆنە تەبەخورەکە ئەبێ بە هەڵم کاتی ئاویتیانامێن هەیە کەسێک لێ بخوات و ئاویتیانامێنێ. ئەم خوێنە لە لەشی ئەم نەخۆشەیە کە تالاسیمیایەتی چی لێدێت وا پێویستەکە خوێنی تێ بکرێتەوە؟ خۆی ئینسانی ئاسایی کە خوڕۆکە سوورەکانی خوێن و خوڕۆکە سپیەکانی بە تەواوەتی دروست بووە بەڵام ئێمە کێشە لە خوڕۆکەی سوور و سپیە هەیە واتە خوێن دروست ناکەین بۆیە پێویستە خوێن وەربگرین. یعنی ئینسانێک کە نەخۆشی نەبێ خوێنەکە خۆی دروستیەکە جسمی خۆی بەڵام ئێمە خوێنەکە دروست ناکەین. دروست ناکەین. باش ئەوانی کە پێویستیان بە خوێنە لەو جۆرانن کە بێ خوێن وەربگرن ئەمانە هەفتانە مانگانە وەرزانە کی پێویستیان بە خوێنە چۆناییە؟ من خۆم هەڵگری جۆری تالاسیمیای مایجەرم واتە پێویستم بە خوێنە بە پێی نەخۆشەکانە گۆڕە. نەخۆشمان هەیە 28 ڕۆژ جارێک خوێن وەرەگرێ، نەخۆشمان هەیە 21 ڕۆژ جارێک و هەمانە 14 ڕۆژ جارێک و هەمانە 10 ڕۆژ جارێک لە هەنە حاڵەتە هەمان هەفتەی جارێکی وەرەگرێت. بەتڵ یعنی چۆن بە پێی کەسێکە هەمانە لە 28 ڕۆژە پێویستی بە 750 سیسی واتە دوو بەتڵ هەشمانە هەر 500 سیسی وەرەگری واتە بەتڵەک. باشە ئێوە وەکو کۆمەڵەکە بەڕستان ئەندامێکن لە کۆمەڵی تالاسیمیا ڕێژەیەکتان لایە کە لە کوردستاندا چەندێک هەڵگری ئەم نەخۆشەمان هەیەیان ئەوانی کە پێویستیان بە خوێن وەرگرتن هەیە؟ ئێمە وەکو کۆمەڵی تالاسیمیا لە تالاسیمیای سلێمانی سنووری سلێمانی و دەوروبەری ئێمە دەوروبەریشمانە تقریبا 1500 نەخۆشمان هەیە کە ئەمە هەم لە جۆری تالاسیمیای مایجەر و هەم ئینتەرمیدیا ماینەرمان نیە کە بەردەوام ئەمان پێویستیان بە عیلاج وەرگرتنە بەداخەوە. باش ئێوە ئەگەر بۆ نمونە کەسێک بێوێ خوێن ببەخشێ بە نەخۆشانی تالاسیمیا لە هەرێمی کوردستان با بڵێن لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە هەر شوێنێک کاتێکە چێت لە بانقی خوێن لە نەخۆشخانەکان خوێنە بەخشێ ئەبێ بڵێ ئەمە تایبەتە بە نەخۆشان بەنی بۆ ئەوانی هەڵگرن یان کاتێک کە خوێنە بەخشی پێویستیان بێ لەوە ئەدرێ بە ئێوە چۆن هەیە ئەو پرۆسەیە؟ لە سلێمانی لە بانقی خوێنە بەخشرێت و بانقی خوێن بەشی ئێمەی جا کردوتەوە تا ئەگەر تۆ
حد لاني هنا كذا حسب قبل خونك من باب التلاسيميا به اگر بلا تورنا ليد اوان بشي اما جاء كنوانا اگر كسي كاتشي خونا بخش بلا بو تلاسيميا بو اواني دان اتر بالا هنا كذا حزا قبل بو باب اوان ده چه جورك خاتون چه جورك خونا مازن خوني اي زائد معناه اي بي زائد معناه اي ناقص معناه او معناه لواني كهلغري ام نخوشين بزوري لچ تايبكن لچ جوريكي خوانكن والله دياري نكرا يعني لبروي هم او زايده هم اي زايد وهم ناقصه كان يعني او اني بلا كاميرا جان زاتر لوين خاتو دیدار من پێم باشە باسێک لە گرفتەکان بکەین یعنی ئێوە کوونە خۆشانی تالاسیما تا چەندێک گرفتان بۆ دروستە بێت لە دەستکەوتنی خوێن لاوەی کە ئەو کەسانی کە هەڵگری نەخۆشەکان ڕەنگە دەستیان پێنەگایان گرفتیان بۆ دروست بێت لە ڕووی تەندروستیەوە هەندێک شت کە ئێمە پێی نەبین ئێوە لەناو زروفەکە ژین لەگەڵ کەسانەیە هەڵسوکەوتەکەن کە بەردەوام عنی بەرکەوتن کێشەی خوێنمان هەیە بێت و کێشەی عیلاجیشمانە بێت ئێمە بەردەوام زیاتر لە کاتی ڕەمەزانانە لە بەروی بەڕۆژوت و ئەوانە تۆزێک کەمتر خوێنە بەخشن و بانقی خوێنیش بە شەوان هەیە شەوانیش زۆربەی کەسەکان ئەچنە مزگەوت و تەراویحەوانە تۆزێ لە کاتی ڕەمەزانە کێشەمان بۆ دروست ئەبێ بۆ کەمی خوێن و کێشەی عیلاجیشمان بەردەوام هەیە کەسانی کە بۆن خوێن وەرەگرن ئەبێت هەمان کاتیشا عیلاج وەرگرن یان ئەو تا بە پێی نەخۆشەکانە گۆڕێ بەڵێت هەمووانی کە خوێن وەرەگرن ڕۆژانە 7 بۆ 8 جۆر عیلاجی کە وەرئەگرن یعنی ڕۆژانە و بە بەردەوامی و زۆربەی عیلاجەکانمان ئێمە لە سنتەرەکەیانە لەبەر ئەوەی حکومت ناتوانێت دابینیکە ئەبێ ئێمە لە دەرەوە بیکڕین و عیلاجەکانی ئێمە یان لە دەرەوە نییە یان زۆر گرانە و هەر عیلاجەکانمانە فەحسەکانیشمان ئێمە زۆربەی فەحسمان هەیە ئەبێ لە دەرەوە بیکەین فەحسە ڤایرۆسەکان و چەندین جۆری فەحسی تر ئێمە هەر کێشەمان خوێن وەرگرتن یعنی ئەم خوێن وەربگرین و تەواوی تر هیچ کێشەیەکمان نابێنە ئێمە بۆ هۆی خوێن وەرگرتنەوە تووشی کێشەی ئێسقان ئەبین تووشی کێشەی جگەر ئەبین تووشی کێشەی سپڵ ئەبین تووشی کێشەی دڵ و گورچی لەو ئەوابین تووشی یعنی تووشی نەخۆشە ڤایرۆسەکان ئەبین بەدەخەوە ئەمانە هیچی لە سنتەرەکەی خۆمانی و ئەبێ لە دەرەوە ئێمە فەحس بکەین و ئەوانی تووشی ئەو مشکلانەش بوون ئەبێ لە دەرەوە خۆیان عیلاج بکڕن باش خاتون ئەگەر سلێمانی وەرگرین یاگەر ئامارەی هەرێمی کوردستان لابێت باشتر بەڵام ڕێژەی توژبووان بەم نەخۆشیە لە ئێستادا چەندەیە ئەمە یەک یعنی بەراورد بە پێوەرە زانستیەکان ڕێژەیەکی ئاساییە یان نەخە لە هەرێمی کوردستان وەکوڵی ڕێنجەکەی تێپەڕان و ئەمە یەک دوو زیاتر لە ڕەگەزی نێرینە یان مینە هەڵگری ئەم نەخۆشیان وەکو ئامار بەداخەوە ئامارم لانیە بەڵام خۆشبەختانە لە ناو سلێمانیا لە ساڵی 2021 بۆ 2023 ڕێژی دروستبوونی مناڵی تالاسیمیا لە 1 بۆ 0 نزیک بۆتەوانێت بەس لە ناو سەنتەری سلێمانیا بەڵام لە دەوروبەری سلێمانی و لە دەرەوەی سلێمانی بەداخەوە بەردەوامە بەڵام ئامارەکان لەخوا بەزیابێت دڵخۆشکردن و تۆقێنە چی بووەتە ڕێگریەوەی کە لە 1 بۆ 0 نزیک بێتەوە هۆشیاری خەڵک ئێستا کاتێک کە دوو کەس قەراری زەواجێن پێویستە پێشەوەی قەرار بن پێویستە پێش ئەوەی کەسەکە هەڵبژێرن بۆ زاوج بشن پشکنینی تالاسیمیا بکەن کاریگەرێکی سەرەکی هەیە بۆ ئەوەی ئەگەر دوو کەس هەڵگری سیفەتی تالاسیمیا بن زۆربەی کات زەواجەکە ناکەن و مناڵی توش بوو دروست نابێت یاخود ئەگەر زەواجیشیان کرد لە ژێر ڕێنمایی دکتۆرە مناڵ دروست ئەکەن ئەمەش ڕێژێکی باشە چکە ئێستا لە سکیدا کۆرپەلە لە سکیدایکە دیارەکرێکەکەن هەڵگری نەخۆشی تالاسیمیا یاخود باش ئەوەندەی وەڵام بەبوورە زیاتر هەڵگرانی عفوا وەڵایی وەکو یەکەن جا باشە هەر با لەسەرەوە بینەوە ئەگەر کوڕ و کچێک لەم کۆمەڵی ئێوە لەم ڕێکخراوی ئێوە یەکتریان بەدڵ بێ هەردووکیشان هەڵگری تالاسیمیا بێت باسیوت کرد کەوابێت لە ڕووی زانستیەوە باس لەوە ئاکەم بە هیچ جۆرێک نابێ ئەم دوو کەسە زەواجکەن یان وازم شتێک کە دوت ئەکرێ زەواجکەن بەس لەژێر ڕێنمایی پزیشکیە هەم زەواجەکە بکرێ هەم ئەگەر ویسرا مناڵیش هەبێ پزیشک سەرپەرشتی بکە لە سنووری سلێمانیا تا ئێستا ڕێنەکەوتەوە دوو کەس کە هەمە ینی بەردەوام خوێن وەربگرن و زەواج بکەن بەڵام هەمانە تالاسیمیا مایجەری هەیە زەواجی لەگەڵ یەکێک دوو تالاسیمیا ماینەری هەیە
بەداخەوە مناڵەکانی وا دەرچۆ لە ژێر ڕێنمایی پزیشکیشا بۆ بۆیە نەکردنی ئەمە زۆر باشترە. باشە ئەوەندەی زانیاریم هەبێ ئێوە بینایەکتان هەیە کە تازاکرێتەوە واتانێت کۆمەڵەکە پارە پێ بدەن تا چنێگەمە کاریگەری هەبووکو کۆمەڵەکە کە کار بۆم نەخۆشانە بکەن و هەندێک گۆڕانکاری بکەن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو گرفتانەی تووشی توشبوانی تالاسیمیا دەبێتەوە. کۆمەڵەکەی ئێمە هەمومان هەڵگری نەخۆشی تالاسیمیان لە جۆری مایجەر هەتا بە سەرۆکمانەوە هەتا هەموو ئەندامەکان و ئانی لێ کارەکەن. بۆی هەمومان مناعاتی یەکترە زانین و کۆمەڵەکەی ئێمە تەنها بۆ دابینکردنی خوێن و ئەو شتانەنی کۆمەڵەکەی ئێمە هاوکاری معنەوی و مادی نەخۆشەکانەکەین. ئەو بینایش لە کارکردنایە ئیشەڵا ئەگەر تاوا ببێت پلانی زۆر باشمان هەیە بۆ نەخۆشەکان لە ڕێگەی بینایەوە. ئێوە حکوومەتی هەرێم هاوکاریتانەکانی بۆ نمونە ئەوانەی هەڵگرانی ئەم نەخۆشیێن لەو سێ تایپەی باست کرد. موچەیەکی مانگانە هاوکاریکی مانگانیان هەیە یان نە؟ جۆری ماینەر و ئینتەرمیدیاکە هیچیان نییە. جۆری مایجەر تقریبا هاوکاریکیان هەیە بەڵام هەموویانەوە خۆتان نەزانن لە 2013ەوە ئەو کەسانی کە یعنی تۆمارکردن وەستاوە بزەبێت بۆ بەشێک لە نەخۆشەکانمان هاوکاریکیان هەیە بەداخەوە 150,000 کە بەشی هیچ ناکە. حتا بڕۆ ئێمە سێ مانگجار بێ فەحسی ڤایرۆسکەین فەحسە ڤایرۆسەکانمان بە $150 نەک هەزاریش. ئەی خاتوون هیچ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی چ ناوخۆ با بڵین ئەوانی سەر بە WHO ڕێکخراوەکانی جیهانیان کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازیمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم هەنە تا چەند کەم و زۆر توانیوانە هاوکاری ئێوە بکەن. ڕێکخراو خێرخوازیەکان خۆشبەختانە لە ڕەمەزانانە بەها نامانوێن خۆتان نزانن لە ڕەمەزانان خەڵکی خێر و ئەو شتانە ئاکات بۆیە لە ڕەمەزانە زۆر هاوکارمانن و کۆمەڵەکەی ئێمە بەهۆی ڕێکخراوەکانەوە ماوەتەوەی ڕاستی بێ. زۆر باشە. ئایا هیچ خێزانێک هەیە کە با بڵێن ینی زیاد لە منداڵێکیان هەبێ کە هەڵگری ئەم نەخۆشیە بێت ینی ڕەنگە زۆر کات تۆ منداڵەکەت هەبێت بتوانی تا ڕادەیەک ئەوەی دابینکێک ئێوە بەڵام ئەین تۆ دووسێ مناڵت هەبێ هەمیان خوێنیان بێ مادیەکی زۆریە بێت و بەڕاستی قورسیشە بۆ خێزانەکان. خۆی با سەرتامەت پێ بڵم ئانی ئەو خێزانانەی کە مناڵی تالاسیمیانە لە جۆری مایجەر کە خوێن وەرئەگرن هەمویان بارودۆخیان باش نییە و هەمویان لە خێزانە هەژارەکانن بەڵێ هەمانە 4 مناڵی هەیە خوێن وەرەگرێت هەمانە 3 مناڵی هەیە خوێن وەرئەگرێت هەمانە 2 مناڵ و 1 مناڵ ینی هەتا 4 و 5مان هەیە بەداخەوە. باش مەرجە لە خێزانێکە کوڕکچێک دوای بەیەگەیشتنیان کاتێ مناڵی یەکەمیانە بێت تووشی تالاسیمیا بووە مەرجە مناڵەکانی تریشان توش ببن یایتە بێ کۆتایی ئۆکێ ئۆترێ بە پرۆسی مناڵ بێنن. ئێستا زانست پێشکەوتووە هەرکە بڕیاریان مناڵی ببێت سەردانی دکتۆرەکات و کاتێک کە کۆرکە لە لەسکی دایکە دروستە بێت پشکنینی بۆ ئەکرێت کە ئەم مناڵە هەڵگری تالاسیمیا جۆری مایجەریان ماینەرە ئەگەر مایجەر بێ و لیژنەی فتواش قەراریاوە بەڵام نازانم تا چەند مانگیە ئەوەی ڕاستی بێ ئەتوانێت لە ناوی بەرێ بەڵام ماینەر و ئینتەرمیدیا ئاساییە و مەرجیش نییە هەموو مناڵەکانی جۆری مایجەر بن بۆیە هەر هەڵگری سیفەتەکە بن بەڵام بە ئەکیدی دانێکیان هەر مایجەرە بێت بەداخەوە. باشە کۆمەڵگەی ئێمە بەتایبەتی کۆمەڵگەی کوردی تا چنێک وشارە دەربارەی ئەم نەخۆشیانی لە کۆمەلگایە ئەم نەخۆشیە ناسراوەیان چۆن ئەوەی کە هاوکاری بکرێن ئەین بەردەوام زۆر کاتەبینین ناوبەناو هۆشیاری بڵاوکرێتەوە بەڵام ڕەنگە لە ئاسپێویستانە بێت و هێشتا ئەو پێداویستە پڕ نەکاتۆکەوەتانێت. ئێمە وەکو کۆمەڵی تالاسیمیای سلێمانی بەردەوام خەریکی هۆشیارکردنەوەی خەڵکین و لە ڕێگەی زانکۆکانەوە لە ڕێگەی سیمینارەکان و لە ڕێگەی مەکتەبەکانەوە و ئەرکی حکوومەت و وەزارەتی تەندروستیە کە بەردەوام هۆشیاری بڵاو بکاتەوە. لەم ساڵانی کۆتاییە هۆشیاری باشە و خەڵک زانیاری هەیە بەڵام پێشتر بەداخەوە هیچ کەس یعنی زۆر بەکەمی تەنها ئەو ماڵانەی کە نەخۆشی تالاسیمیای لێبوو یان کەسێک کەسوکارێکی دراوسەیەکی ڕەفیقێکی و نەخۆشیە بوو کەمێک زانیاری هەبوو وازانن کە وتە تالاسیمیای تر بەس کە بخوێنیە یان کە خوێن وەرگرتنە ناشتەکە زۆر لەوە گەورەترە و هۆشیاری یعنی بڵاوکردنەوەی هۆشیاری لە ڕێگەی حکوومەت و وەزارەتی تەندروستیەوە زۆر کەمە لە پێویست نییە ئەن لە ئاستێکی پێویستە نییە و پێویستە
لە ناو شار و دەرەوەی شار و لە هەموو جێگایە گۆشیاری بڵاو بکرێتەوە ئەرکی تەلەڤیزۆن و ڕادیۆ و ڕۆژنامەکانە کە ئانی شۆشیاری بڵاو بکەنەوەنە لە بەرەوەی زیاتر خەڵک ئێستا هەموو سەری کردوتە سەر پلاتفۆرمەکان سەر تەلەڤیزۆن سەر ڕۆژنامەکانانی ئەوەنەی کە تۆ سیمینارێک بکەی خەڵک نایە بەڵام کە شتێک بڵاو ئەەکەیتەوانە لە تۆڕی کۆمەڵایەتیەکان بە چەند دقەیەک چەند هەزار کەسێکی بینێت وەکو کۆمەڵەکەتان کارتان لەسەر بابەتی پلاتفۆرمەکان سوشال میدیا کردووە؟ ئەکیت ئەمە پیجێکمان هەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ئینستاگرام هەمانە کە بەردەوام کار و چالاکیەکانی خۆمانی تێ بڵاوکەین و هۆشیاری تا بڵاوکەینەوە. باش خاتون ئێمە کۆمەڵێک بازاڕ و مۆڵی گەورەمان هەیە کۆمەڵێک نەخۆشخانەی ئەهلیمان هەیە لە شار و شارۆچکەکان بۆ بگرە زۆر شتی تر و بابەتی دیکە تا ئێستا هیچ یەکێک لەمانە دیسکاونتیان بۆ ئێوە کردووە ئۆفەریان بۆ ئێوە کردو ئەگەر کەسێک پێناسەی بڵێن ئەو ڕێکخراوی ئێوەی پێبێ یان پێناسێکی تەندروستی پێبێ کە هەڵگری نەخۆشی تالاسیمیایە کاتێک سەردانی ئەم نەخۆشخانەیە ئەم مۆڵە ئەم بازاڕە ئەم شوێنە گشتیاکە ئەوە نرخی کاڵاوشتومەکەکانیان پێداویستە تەندروستیەکان لەو نەخۆشخانەیە لە سەتا ئەوەنە بۆ داشکێن دەشتی وایە بۆ مۆڵ و بازاڕەکان نەخێر نییە و بۆ خستەخانە ئەهلەکان بە شێوەیەکی ڕسمی نییە بەڵام هەنێک جار هەنێک کات یارمەتی چەند نەخۆشێک ئەدرێت بەڵام وەکو ئەوەی ببە بە شتێکی باونە و هەنە سەیدەڵێ هەیە لە سلێمانیا کە داشکاندن بۆ نەخۆشانی تالاسیمیاکات بۆ نمونە سەیدەلەی ناوازە و هەنێک دکتۆر هەیە کە عایادی هەیە نەخۆشەکان ئەچن بۆ لای بێ بەرامبەر ئایان بینێت بەڵام وەکو شتێکی گشتگیر و ببێ بەوانە. باش خات و دیدار ئەم نەخۆشانە پێویستە بەردەوام سەردانی نەخۆش بکەنەوە یان بۆ منە چەند مانگ جارێک یان ئەوە تا لە ژێر ڕێنمایی ئەوانە ئەم جۆرە خوێنانەوە گرن یانتر لە بنکەکانە ئەمەدا ئەنریان ئەو تا بە خۆتان سەردان بکەنەوە ئەم بە چی شازێکە؟ سنتەرێکمان هەیە ئەمە سنتەری تالاسیمیا سلێمانی کە سلێمانی و دەوروبەری سلێمانی و هەتا دووز و کەرکووک و هەمووی سەردانیم سنتەراکە ئەوەی سەربەت سلێمانی بێ لە ئێستا لە ناو تەواری کۆنا لە شوێنی کۆرانە جاران ئێمە لەوەی خوێنوەرەگرین ئەگینایە لەی شوێنێکی کە ناتوانین خوێنوەر بگرین و بەڵێ کاتی سەردانی ئەو سنتەراکەین دکتۆرەکان وەگوتم بەپێی کەسەکە موعیدی بۆ دانێ بۆ نمونە من ئێستا 21 ڕۆژ جارێک بێ سەردانی و شوێنەکەم موعیدم بۆ دانێ بۆ نمونە ئەمڕۆ 20 مانگە سەردانم کردووە 21 ڕۆژی کا بێ بچمەوانێ و لەوێ کۆمەڵی فەحسم بۆ کرێت و بەپێی ئەوە خوێنەکەم بۆ دانرێت. خاتون بەبێ ئەوەی کە تواز لەوە بێنە ئەجەلی خۆی پەروەردگار و ئەوە کاتێکی دیارکراوە بەڵام هەبووە لە سنووری کاری ئێوەیە نەخۆشێکی تالاسیمیا بەهۆی نەبوونی خوێن یان نەبوونی ئەو با بڵێن دەرمانانی کە پێویستن وە کرانە نەیانتوانێ بکڕێ گیانی دەتەزابێ لە پێشترە ئەمە هەبووە باڵێ بەڵام ئێستا خوێنەکەمان بۆ دابی نەکرێت لە ڕێگەی بانقی خوێنەوە سپاس بۆخوا دوو سێ ڕۆژ لەمە پێش ئێمە هاوڕێیەکمان بەداخەوە گیانی لە دەسا بەهۆی کاریگەری نەخۆشێکەوە هەگاری لە جگەری کردبوو ڕێژەی ئاسنی بەرز ببووە و تر کاری لە دڵی کردو بەداخەوە گیانی لە دەستڵا دوانە خۆشی بێت بەڕاستی ئاین بە باردۆخێکی قورساتی هەپەڕن خات و دیدار باش ئێوەکو ئەوەی کەوتان وشاری بڵاوەکەنەوە بەڵام تا چنێک هەڵتان ناوە ینی بۆ منە کۆمەڵێک سیمینار کۆمەڵێک بابەتی گرنگ لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکانە یاین بۆ هەر یەکێک لەو شوێنانە ئەو شوێنانی کە گرنگە ئەکادیمین خەڵک زیاتر ڕوویتی ئەکاتوە ڕێژێکی بەشداربووی زۆری لێە ئێوە زیاتر بە نەخۆشیە بە خەڵک بناسێنن. ئێمە بەردەوام سیمینارمان هەیە لە زانکۆ پەیمانگەکان و هەروەها مەکتەبەکان و کار لەسەر ڕۆشنبیری و هۆشیاری ئەکەین لەسەر نەخۆشی تالاسیمیا و بە تایبەتی لە زانکۆ پەیمانگاکان لە بەرەوەی تر ئەوان مەرحەلەی ئەوەیانە کە زەواج بکەن و ئاگاداریانەکەینەوە پێشەوەی کەسەکە هەڵبژێرن پشکنینی تالاسیمیا بکەن خۆی ئەرکی دایک و باوکە کە بۆ پشکنینی تالاسیمیا بۆ هەموو مناڵەکانی بکە لەبەر ئەوەی سبەینێ کە قەراریە زەواج مناڵێکی زەواج بکە بزانێت کە ئەم مناڵی هەڵگرەیان هەڵگر نییە بۆ ئەوی کەسێکی بۆ هەڵبژێرێت کە هەمان حاڵەتی نەبێ بۆی نەوەیەکی تەندروست دروست ببێت بۆ کۆمەڵگا. باش ئێوە زۆر جار جۆمان لێ حکومەت باز لەوەکە هەرچەنە
بەشێکێکێتە بواری ڕێکلامی کاتی هەڵبژاردنەوەنەوە بەڵێ. جێبەجێش ناکرێت بەڵام بەس قسە دەوترێت ئەوەندە یەکێ نیشتە جێبوون ئەوەندە شوقا بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کرێنشینان بۆچی تا ئێستا لەم بابەتانەیە ئەگەر تەنها مەرەکەبی سەرکاغەزیش بێ ئێوەی تیا بوون خەڵکی ئێوەی تیا بەشدار بوو تای سوودمەند بوویان ئێوە فەرامۆش کراون تا ئێستا شتێکی وانە بۆ تەنها ڕێکلام و ڕێکلامی بازرگانی بووە بەڵام ئەگەر هەش بێت خۆ ئەو نایەت یارمەتی بات و ینی بە پارێکی کەمتر بداتێ تەنهاوە هیر ناوی تۆ بەکارێنێ بۆ کارەکەی خۆی. باش خاڵ دیدار معنی کاتمان زۆر کەم ماوە بەڵام ئەو پرسیارم لا دروست بوو هەموو کەس ئەتوانێت خوێن بە ئێوە ببەخشێ یان ئێوە ڕێنماییتان چێ بۆ کەسانی کە ئەتوانێت هاوکاریتان بکالێرەوە. هەموو کەسێک ئافرەت و پێش دەتوانێت خوێن ببەخشێ بە مەرجێک ڕێژەی خوێنی لەسەر و ئەو ڕێژەیە بێ کە دانراوە ستانداردە پورە من نایزانم چەندەم هەشتا بەرەو سەرە 3 مانگ جارێک دەتوانێت خوێن بەخشێ وەکو پیا و وەکو ئافرەتی 6 مانگ جارێک تۆ کە خوێنە بەخشی کە بتڵێک خوێنە بەخشی تەنها ژیانی یەک کەس ڕزگار ناکەی ئەم بتڵە خوێنەدا بەشە بێ بۆ 4 بەشی جیاواز واتە ئێمە خڕۆکە سوورەکان وەرەگرین و نەخۆشێکی کە پێویستی بە بەشێکی تری خوێنەکەی واتە بەبەخشینی بتڵێک خوێن تۆ توانی ژیانی 4 کەس لە مردن ڕزگار بکەیت بۆیە داواکارم لە هاوڵاتیان هەم کارێکی ئینسانیە و هەم کارێکی دینیە خوێن ببەخشن چونکە هەم بۆ خۆت سوودی هەیە هیچ زەرێکی بۆ کەسە نییە کە خوێنەکە بەخشە و هەم تۆ ژیانی کەسێک ڕزگارەکەی ترەوە پاداشتی لای خی گەورە زۆر زۆرە کاتە مەرج نییە ئەو کەسەی خوێنەکە ئەبەخشێ بتڵە خوێن ئەبەخشێ 500 سیسی خوێن ئەبەخشێ هەمووی بۆ یەک نەخۆش بەکار بێ ڕوونکردەوەیەکی گرنگ بوو ینی ئەو خوێنە لە چەند پێگاتەیەک لە چەند مادەیەک پێگاتوە لەوانەیە هەر نەخۆشیی تالێسیمیا پێویستی بە جۆرێکیان بێت هەر تالەسیمیانە هەر نەخۆشخانەی هیوا و هەم ئەوانی تووشی ڕوودا بنەوەی نەشتەرگەریەکەن بۆ نمونە هەیە پێویستی بە پلازمایە ئەو پلازمایە لە خوێنەکە جیاکرێتەوانە یعنی هەر تالەسیمیان بە بڕای تۆ کللتوری خوێن بەخشین لەناو تاکی کوردیا ئێستا کللتورێکی بەرەو پێش چووە یان ماوێت هێشتا لەخوا بەزیابێت باشە لەخوا بەزیابێت زۆر باشە دەستچاو خۆش زۆر سپاسەکەین خاتۆ دیدار کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو ئەندامی کۆمەڵی تالاسیمیایە سپاس بۆ ئەمادەبوون و هاوڕێیان و هەموو نەخۆشانی تالاسیمیا هیوای کە زانیاری و شارێکمان گیاندرێت.